بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە کە ئەمڕۆ یاخود ئەم هەفتەیە هەفتەی خولەکان و یاری جامەکانە هەفتەی یەکەمی خولەکان بە کۆتا هات ڕۆژانی سێشەمە و چوارشەمەوە تەناوەڕاستی هەفتەش چارێکی دیکەی یاریەکانی خول لە هەنێک لە وڵاتان بەڕێوەچێ بە تایبەتی ئیسپانیا و ئیتالیا و لە سەراسی ئینگلتەراش بێگومان جامی کارەباو کاپ بەڕێوە دەچێت کە کۆمەڵی ڕوبەڕووبوونەوەی تایبەتمەندمان هەیە و یەکێک لە ڕوبەڕووبوونەوەش ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و نیوکاسڵە. باسکردنی ئەمڕۆی من لەسەر ڕیال مەدریدە، لەسەر کارلۆ ئەنچیلۆتیە، لەسەر شکستی دێربی مەدریدە کە کۆمەڵێ بەرپرسیار و کۆمەڵی حاڵەت باسکردن لە دێربی کە پێویستەکە ئەم شەو یاخود بۆ ئەمڕۆ هەڵوێستی لەسەر کرد. دەتوانین بڵین لە کوی گشتی یاریەکە گەر شیکاریەک بکەین لە مانشێتەکەی ئەتوانین بڵین ئەتلەتیکۆ مەدریت زانی چۆن لە ڕیال مەدریت بەرێتەوە. بە دیوێکی تر ئەتلەتیکۆ مەدریت خاڵی لاوازی ڕیال مەدریدی دۆزیە و شکستی پێێنە. ئەگەر بە دیوی ڕیال مەدریدی شتی کاریکەین ڕیال مەدریت بەرامبەر ئەتلەتیکۆ مەدریت سەری لێشێوە و ڕوبەڕووی شکست هاتوانێ. ئەمە هەموو ئەم دێڕانە شمولی یاری دێربی دەکات و شمولی مانشێتیەوە دەکات کە ڕیال مەدریدی پێدۆڕا بەرامبەر بە ئەتلەتیکۆ مەدریت. کێ بەرپرسیارە لەم شکستەی ڕیال مەدریت و هۆکارەکانی شکستەکەی ڕیال مەدریت چێت تاوان کۆمەڵێ خاڵ هەیە کە ئێمە پێویستەکە کە قسەی لەسەرکەین. من پێم وایە بەرپرسیاری یەکەمی شکستی شەوی ڕابردووی ڕیال مەدریت کارلۆ ئەنچیلۆتی ڕاینەر بوو. واتە شەوی ڕابردوو ڕیال مەدریت شکستەکەی لایەنی هونەری بوو. بۆ زۆر ستایشی ئەنچیلۆتیەکەی، بەڵام لە کاتی هەڵەشە سەرجەنس شتێکین ڕاستیەکان دەڵێ ئەمە خاڵی بەهێزی ئێمە و شیکاری وەرزشیە کە دەبێت لەسەری بوەستی. بەرپرسیاری یەکەمی شکستی شەوی ڕابردووی ڕیال مەدریت بەرامبەر بە ئەتلەتیکۆ مەدریت کارلۆ ئەنچیلۆتی بوو. بۆچی کارلۆ ئەنچیلۆتی بوو؟ گێمی یەکەم یاری دەکرێت سەرەتای یاری ڕیال مەدریت لە ڕێگەی تۆپێکی بەرزەوە گۆڵی لەسەر تۆمار دەکرێت، دواتر گۆڵێکی دیکەی لەسەر تۆمار دەکرێت بە هەمان ستایل گۆڵێکی دیکەی لەسەر تۆمار دەکرێت هەر لە باڵی ڕاستی بەرگریەوەن. کاتێک گۆڵێ دەکات تەمان دواتر کۆنتترۆڵی یارەکەی کرد و گۆڵێکی تۆمار کرد و گۆڵی یەکسانیشی تۆمار کرد کە دواتر دەچمە سەر و حاڵەتەش بە پێی و شیکارانەی کە بۆی کراوە بۆ گۆڵی کە ئێدواردۆ کاماڤینگا تۆماری کردوانێ و بوو بە لایانی ئۆفساید. نیوەی یەکەم کە تەواو دەبێت لە بواری ڕاهێنان لە هەر کارێکە کاری ڕاهێنەرە کە هەڵی یاریزانەکان دیاریکە و باشتر ئامادەیان کا بچنە ناوانێ. مۆرینۆ بە سەراتێکی بالۆتێلی ئەڵێ بە درێژایی 15 خولەک باسم بۆ کرد بالۆتێلی تۆ کارتێکی زەردەیە ماریۆ وریا بە و حەزەرکە و ئاگاو لێ بێ هەڵی تر نەکەی چونکە هیچ هێرش بەرێکمان پێنیە تۆ کارتی سروەرە گرمشتانەڵێ هاتینە ناو لە خوڵێکی 46 بالۆتێلی کارتێکی زەردی وەرگرت و تارتکە. ئەمە چییە؟ ئەمە بالۆتێلی خۆی سیفاتی وابوو، گوێگر نەبوو، جۆڕایەڵ نەبوو، لار بوو، کەسێکی لار بوو. لەم 15 خولەکەیە ئایا ئەنچیلۆتی چی بە یاریزانەکانی ڕیال مەدریت دوتووە؟ ئایا هەڵەکان دیاری کراون کە لێڵی بەرگریان ڕوویاوە؟ ئایا ستایلی گۆڵەکان ڕوونکراوە تۆ لەگەڵ هەموو کاتدا تۆ ئامادەکاریەکەی بۆی چۆن ئەمەنجامە بینی تۆ سەیتەرێکی یاری کردووە خۆلامان کادا تێبینیێکی ژەیە بۆی کە تۆ دوو گۆڵ بە چ شێوازێ لێکراوە. مەجالی تیان نییە ڕاهێنەر بەس پلانی لەسەرەوە بێت چۆن هێرش بەرێ ئەبێ پلانی لەسەر بەرگریش بێت. سەرەتای گێمی دۆم دیتە ناوانێ بە هەمان ستایل گۆڵی سێمە لەسەر تۆمارەکرێ کەواتەم تیپە لەم یاریەدا کێشەیەکی گەورەی هونەری هەبوو و ئەوەی کە لای من جێگەی سەرنج بوو. لوکاس ڤاسکێز زۆر خراپ خاڵی لاواز بوو لە باڵی ڕاستە. نەبوونی کارفاخاڵ کەلێنێکی گەورە بوو بۆ ڕیال مەدریت کە ئەمەوای کردبوو لوکاس ڤاسکێز تووشی کەلێنێکی گەورە بێت. لە هەمان کادا دەیڤید ئالابا ئێوە دیقەتی گۆڵی سێم بن
کە مۆراتا بە هەمان ستایل گۆڵ تۆمار دەکاتەوە. تۆ گۆڵی یەکەمیش ئالابا هاتۆتە پشتی تۆ، گۆڵی سێمی ژەریێتەوە پشتی تۆ. وا سەرەکەی گریزمان تا ڕادەیەک دوور بوو لە ناو مرکزی بەرگریە لە ئاخیر بەرگری کاری ڕیال مەدرید. بەڵام خۆ ئەوانی دیکە هەمووی لە پشتی تۆ لێدا کەچی لە ئیدواردۆ کاماڤینگا تۆڕە بوو. کەواتە ئاوا لە یاریکی ئاوا سەنجی مەحەکە نەبوونی میلیتاو پڕ پێیتەوانێ. نە ئالابا نە ڕۆدیگێر لە ئیدارەدانی هێڵی بەرگری ڕیال مەدرید نەبووە. کەواتە ئەگەر منوەکو خۆم بەرپرسیاری یەکەمی شکستی ڕیال مەدرید دیاریکەمە کەوتم کارلۆ ئەنچیلۆتی ڕاینەر بەرپرسیاری یەکەم و هۆکاری یەکەمی شکستەکەی ڕیال مەدرید بۆ بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید. هۆکاری دووەم کەم تەرخەمی بەرگری کارەکان بووە و دەیڤید ئالابا بە تایبەت و لوکاس ڤاسکێسیش کە لە باڵی ڕاستی بەرگری یاریەکەت. لوکاس ڤاسکێس کە خاڵی لاواز بوو بۆ ڕیال مەدرید و دەیڤید ئالاباش لە چاودێریکردنی هێرشبەرەکانی ئەتلێتیکۆ مەدرید بە هیچ جۆرێک سەرکەوتو نەبوو، چونکە ناکرێت نابێت تیپێک وەکو ڕیال مەدرید، وەکو بەرشەلۆنە، وەکو مانچستەر یونایتد، وەکو مانچستەر سیتی، وەکو بایرن، وەکو میلان، وەکو ئەنتەر نابێت لە یەک یاریە سێ گۆڵی لێ بکرێ بە یەک ستایل. ئەمە عیبێ. شکستی ڕیال مەدرید بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید هیچ کێشەیەکی تیا نییە. دێربی مەدریدە لە ناو ڤیسێنتی کاڵدیرۆنا یاری کراوە، ئەتلێتیکۆ مەدرید براوی بەدەستێناوە، شتێکی زۆر ئاسایە، زۆر نۆرماڵە. جیاوازیەکە دوو گۆڵ بۆ زۆر نۆرماڵە. سەیتەرەی ئەتلێتیکۆ مەدرید گریمان باشتر بووە و تەدیفی زیاتر لێو باشتر، هەموو شتەکان نۆرماڵە. زۆر ئاسایە شکست لەم دۆخانە. ئەوەی کە ئاسایی نییە تۆمارکردنی سێ گۆڵە بە یەک شێوازی ستایل، بە یەک شێواز تۆ بتوانی سێ گۆڵ لە تیپێکی وەکو ڕیال مەدرید بکەیت. کەواتە لێرە داتوانین بڵین سیمیۆنی ژیرانە مامەڵەی کرد لەوەی کە خاڵی لاوازی ڕیال مەدریدی دیاری کرد. خاڵی لاوازی ڕیال مەدریدی دیاری کرد. و لە بەرامبەرە ئەنچیلۆتی ئەم شەو دۆڕا لەبەرەوەی نەیتوانی خاڵی لاوازی خۆشی چارەسەرکاوە خاڵێکی بێز بدۆزێتوانێ. یەکێکی تر لە هۆکارەکان بە هەمان شێوە دەگەڕێتەوە بۆ کارلۆ ئەنچیلۆتی. ئەویش چی بوو؟ دیاریکردنی پێگاتەی سەرەکی. تۆ چەند یاریە چوامینی و لە پێگاتەی سەرەکیە دواتر دەڵێن پێکانێ نەخۆشی ئەم بارودۆخە هەیە ئەی بۆ یاری پێکرد. ئەی ناکرێت تۆ چوامینی برادەرەوە لە ڕیال مەدرید شوێنەکەی چوامینی خەلەل نەبوو، خەل لە دواتر بوو، بەڵام ڕەنگە یاریکردن پەیوەندی پێکەوە بێ هەمویان حەلەقەیەکی تەواصل بن. هەمومان دەزانین ئەتلێتیکۆ مەدرید بەرگریەکی چڕ دەکا. ڕیال مەدرید تۆنی کرۆس و مۆدریچ، نەبوونی خۆسیلۆ، نەبوونی هێرشبەرێکی سەرڕم لە دڵی بەرگری کامە و کێشەیە کە ڕیال مەدرید هەمووان باسی لێوە دەکەن و هەمووان ئەم خاڵانە ئاماژە پێ دەدەن. ڕیال مەدرید ئەم کێشەی چارەسەر نەکرد، ئەمە بارودۆخێکی قورسە. لە یاریکی ئاوا باجی دەدەیت، لە یاریکی ئاوا قورس لەسەر تیپەکە دەشتێتەوانێ. ئەوە دەبینین ئەنجامێکە کە مای هەڵوێستە لە سەرکردنە لەبەر ئەو هۆکارانەی کە من بۆم باسکردن کەم سێگۆڵە بە یەک ستایلە کەمە ئەرکێکی زۆر قورسە و دەبێت چارەسەرێکی خێرای بۆ بکرێ و ڕیال مەدرید بۆی پێکانی یاریزانەکانیەوە لە کێشەدا. بەڵام ئەم کێشەیەمە چۆن باسێکین؟ لە کێشەدا بۆی کە بەم شێوازە ناتوانانی چامپیۆنز لیگ بەری. لە کێشەدا بۆچی؟ بۆی بەم شێوەیە ناتوانانی خولی ئیسپانی لە بەرشەلۆنە بسەنی. بۆم حاڵەتانە لە کێشەدا لەبەرەوەیە 5 یاریە لەسەرێک ڕیال مەدرید بردەوە تۆمارەکە لە خولی ئیسپانی. یەکەم یاری چامپیۆنز لیگیشی بردوێتەوە، کەواتە تیپەکە لە کوێ 7 یاری کە ئەنجامی داوە 6 یانی بردوێتەوە، یەک شکستیە ناوە. بۆ شکست بۆ هەر تیپێک لە دۆخێکی ئاساییە. ئەسە بۆ نمونە خۆ من دنیا نەڕووخاوە جیاوازەکەی دوو خاڵە لەگەڵ یاخود خاڵەکە لەگەڵ بەرشەلۆنەیە، یەک خاڵ لەگەڵ بەرشەلۆنایە پێشکەوتووە، بەرشەلۆنە لە پێشێتی بەرشەلۆنە یەکسانی چی ئەم شکستێکیە. هەموو ئەم دۆخانە ئاساین، بەڵام چارەسەرکردنی کێشەکان ئاساین، چارەسەر نەکردنی کێشەکان ئاساینین. ناکرێت تۆ بەم شکستە هەمووی ڕیال مەدرید 0-0 کە یاریەکانی ڕابردوو کە ئاسێکی ناوەزایان پێشکەش کردووە و توانیویانە بە بەهێزی ڕوبەڕووی تیپەکان بناونەوە، گەڕانەوەیان هەبووە. بەڵام دۆخی یاری ئەتلێتیکۆ مەدرید وەکووتمان دۆخێکی جیاوازە و بە قەناعەتی منەمە هۆکاری شکستەکانی ڕیال مەدرید. و جارێکی تر بۆ نەبوونی هێرشبەری سەرڕم
من لە پێشتری ژەو خاڵم پێوتون و ئێستش بۆتان دووبارە کەموانێ بەڵێ ڕیال مەدرید بەبێ شوێنگرەوەی بنزیمە وەرزەکەی دەست پێ کردووە واتە ڕیال مەدرید هێرشبەری سەرڕمینە بەڵام لە هەموو دۆخەکانەوە کوتمان ڕیال مەدرید دەتوانێت قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ تێپەڕێنێ و دەتوانێت لە خولی ئیسپانیا لە ڕکابەری بەرشەلۆنەیە بەردەوام بێ تاکەی تامانجی یەک تاو کاتەی مەرکاتۆ دەست پێ دەکا و بتوانن ڕیال مەدرید لە مەرکاتۆیە چی دەکا و چی ناکا بۆ هێنانی یاریزان کە منی جاریزانە دیاری ناکەم بەڵام ئەمە دۆخەکەی ڕیال مەدرید بێەوە لە هەمان کاتدا یاریزانێ بۆ هێنداوە بۆ نەهێنداوە ڕازی کۆنگرێ ڕۆژنامەنووسی سەرەتای وەرزی ڕیال مەدرید دەستی پێکرد کارلۆ ئەنچیلۆتی هات لەبەر دەم ڕاگەاندنەکانە ئاماژەی بۆ کرد من تەواو لە تیپەکەم رازیم پێگاتەیەکی ڕکابەر و بەهێزمان لەبەردەمدایە و ئێمە بۆ ڕکابەریکردن و بردنەوەی نازناوەکان ئامادەی کارلۆ ئەنچیلۆتی کاریزماییەکی گەورەی هەیە و دەبێت وەکو گواردیۆلا وەکو یۆرگن کلۆپ وەکو ڕاهێنەرەکانی دیکە وەکو ئەنتۆنیۆ کۆنتی بە ئاشکرا ئەگەر ناڕازیت لە پێگاتەکە و دەری ببڕی ئەگەر ڕازیشی لە پێگاتەکە و بەرپرسیاری لە ئەنجامەکان بەرپرسیاری لە ئەنجامەکان و بەرپرسیاری یەکەمی چونکە هەموو گیان بە تۆ دەڵێت تۆ کە لێنت هەیە تۆ ڕازیت بەم پێگاتێ بەڵام ئەمە دۆخی ڕیال مەدرید بەم جۆرە درێژە دەکێشێت سەبارەت بە ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر قسەیە بکەین ئەتلێتیکۆ مەدرید هەمان ستایل هەمان شێواز هەمان دۆخی یارەکانی پێشوێتی تا ڕادەیەک پێگاتی 4-2-3-1 ینی ئەتلێتیکۆ مەدرید بە هەمان دۆخا دەڕوا بەڵام خوێندنەوەی سیمیۆنی و خوێندنەوەی ئەتلێتیکۆ مەدرید لەم یاریەدا جیاوازتر بوو جیاوازتر بوو لە دیاریکردنی بۆ شایەکانی ڕیال مەدرید نەبوونی میلیتاو بۆ ڕیال مەدرید لە یاریکی ئاوایە دەرکەوت یارەکانی ڕابردوو ئاسیان بەرز بۆ بەرگریکاران و گۆڵیشان لەسەر تۆمار کراوە بەڵام کاتێ پێشتر دەوترا ئەنچیلۆتی دەوت میلیتاو باشترین بەرگریکاری جیانە ڕەنگە بۆ کۆمەڵێ لەم حاڵەتانەی بوو بێ ئەم ستایلی گۆڵانە چونکە وەکووتم گەورەترین نەکسەی ئەم شەو ئەوەیە کە ئەو سێ گۆڵە بە یەک ستایل لە ڕیال مەدرید تۆمار کرا ئەمە زۆر قورسە لە بواری ڕاهێنانەوە زۆر قورسە لە بواری تەکتیکی خوێندنەوەی یاریە کە تۆ سێ گۆڵە بە یەک ستایل لێ بکرێت نەبوونی میلیتاو ئەوە دۆخەکە کارفاخاڵ پیریشمان نەچێت کۆرتووە و لە هەمان کادا ڤینیسیۆس جۆنیۆریش کەلێنێکی تر بوو بۆ ڕیال مەدرید باس لە ئەردا گولێر ناکەم بەڵێ پێکانە دەیە بەڵام هەموم دۆخانە ئاساین بەڵام نەک بەو جۆرەی وەکوتم بەم شکستە بدۆڕی ڕیال مەدرید بە سێ گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دۆڕە و شکستی پێشنگیشی ڕێزبەندی دیش لەگەڵ تایەنە هاتە پلەی سێمە ڕێزبەندی چونکە ئێستا بەرشلۆنە و جیرۆنا پێکەوە پلەی یەکەمیان گرتووە ئەکرێت ڕیال مەدرید چارەسەر بە ڕیال مەدرید لە کێشەی گەورەیان نەخێر من پێم وانێ بە هیچ جۆرێک ڕیال مەدرید لە کێشەی گەورەیە بێ تەنها شکستی یاریەکە بەڵام کۆمەڵی خاڵی لاوازی بۆ ڕیال مەدرید دەرخستووە بەرپرسیارەکانم دیاری کرد بەڵام ڕیال مەدرید لە کێشەیەکی گەورەیان نییە ئێستاش ڕیال مەدرید یەکێک لە باشترین پێگاتەکانی پێ بەڵام کۆمەڵە کەلێنی ورد هەیە کرێ پڕ بکرێتەوە لەم تیپە ئەکرێم تیپاسی بەرەو پێشتر بدرێ ئەکرێم یعنی هێشتا هیچ نەبوو تۆ تەنها خاڵە دواکەوتی 5 هەفتەیە لە پلی یەکەمە ئێستا بۆ هەفتەیە تویتە خوتوا خوارەوە ئەگەر هەفتەی داتوو ئەو پلێ وەرگریتەوانێ هەرەگەر هەفتەی داتوو ڕیال مەدرید بچێتەوە پێشەنگی ڕزبەندی ئێو کاتی کە ڕیال مەدرید چۆ پێشەنگی ڕزبەندی بێ بڵین ئاواو کردو ئاواو کردو ئاواو هێنا و ئەمە وابوو نەڕەخنەکە با بەو جۆرە بێ کە هەموو شتێ زەربی سفرکەی نەستایشەکەش بەو جۆرە بێ هەموو شتێ بەرینە ئاسمان لە سنووری خۆیە ئیشێمە دیاریکردنی هەڵەکان و کەم و کورتەکانە و دواتر خوێندنەوەی کە لەسەر بابەتەکە واگەرم بە ڕێژەیەکی تریش پێکانەکانیش دیاری کەم پێم وایە بە ڕێژەی لە 20 بۆ 25 پێکانەکان هۆکاری سەرەکی بوون بۆ ڕیال مەدرید کە ڕیال مەدرید تووشی ئەو شکستە هاو بەرامبەر با ئەتلێتیکۆ مەدرید بەڵام هێشتا ڕکابەرەکان بەرداوامە هێشتا وەرزەکە بەرداوامە ڕیال مەدرید پێگاتەیەکی بێ زولوتکەی لە بەردەمدایە و ڕیال مەدرید دەکرێت لە مەرکاتۆی زستانەیە ڕێکبوونەوەیکی گەورە بکە و تیپەکە بە ئاقارێکی باشتا بەرێتوانێت ئەمە خوێندنەوەیکی سەرەتایی بوو بۆ دێربی مەدرید و لە دەستدانی پێشەنگی بۆ ڕیال مەدرید و قسەکردن لەسەر هۆکارەکانی شکستی ڕیال مەدرید و ئەو بارودۆخانەی کە لەو یاریە بەسەر هاو تامان سپەی و دووسپەی هەوڵ دەدەین بە پێی توانە یەکێک لە ڕۆژەکانی تەرخان دەکەین بۆ پریمەر لیگ چونکە
شەوی ڕابردوو ئێمە یاری ئارسناڵ و تۆتنانمان هەبوو، شکستێکی دیکەی چێلسیمان هەبوو، سەرکەوتنی لێڤەرپۆڵمان هەبوو، بردنەوەیکی گەورە و تایبەتمەندی نیوکاسڵمان هەبوو بە 8 گۆڵی بێوەڵام 8 گۆڵ کە لەلایەن 8 یاریزانی جیاوازەوە تۆمارکران کامە شتێکی ناوازە بوو لە پریمەر لیگا. هەوڵ دەدەین ڕۆژە لەو ڕۆژانە تایبەت کەینەوە بە پریمەر لیگ، بەڵام ئەمڕۆم تایبەت کرد بە یاری دێربی مەدریت و یاریگای مێترۆ واندا میترۆپۆلیتانۆ. تێمە لای بەشێک لە کۆمنتەکان دواتر بابەتەکە درێژە پێ دەدەم و کەمێکی دیکە لەسەر ئەتلێتیکۆ مەدریت حەز دەکەم بۆ وەستمەوانێ. کاک محەممەد نەجمەڵی ئەنچیلۆتی وەکاری سەرەکی نییە، بە تەشید باسم کرد ئەنچیلۆتی بەڵێ وەکاری سەرەکی توانین وا بڵێن. شکستەکەی ڕیال مەدرید نەبوونی سەرەڕم بۆ ئەوی ژێشێک بوو لە هۆکارەکان. کاگامان جەڵێ هاندەرانی ڕیال مەدرید پاردیانوت بارسا لە خراپی ڕیال خولی بردووە، گەرنا خۆی توانای نییە، بەڵام 20 ساڵی ڕابردوو لە خراپی بارسا ڕیال خولی بردووە. ئەوە ڕاستیە، نەخێر ڕاستی نییەوە، لەبەرەوەی ئێمە ناتوانین بە یاری بەم شێوە مطلقا قسە بکەین ئیلا ئەم تیپەکە خول دەبا ئەو خول دەبا لە خراپی ئەوی دیکەیانە. ئەگەر تۆ بتەوێت خولێک بسەلمێنی لەوەی کە لە بەهێزی ئەم ڕکابەرە و ئەوانە بۆ یارەکانی ڕوبەڕووبوونەوەی خۆیان بە پێوە وەربگرە، بزانە ئەو قسەی تۆ تەواوە یەک دەگرێتەوە لەگەڵی بۆ سەلمان. ئێستا بۆ نمونە بڕۆ بەرشەلۆنەی گواردیۆلا بە نمونە وەربگرە، لە هەموو کلاسیکۆکانە زۆربەی کلاسیکۆکانی خول سەرکەوتنی بەسەر ڕیال مەدریدداهێنە، کەواتە ئەمە بەهێزی بەرشەلۆنەیە بەسەر ڕیال مەدریدە، ئەمە ئەوە نییە. بەڵام وەرزی ڕابردوو لە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی ڕیال مەدرید و بەرشلۆنای ڕیال مەدرید براوە بووە، بەڵام ڕیال مەدرید لەگەڵ تیپەکانی دیکە ئەنجامی خراپ بووە. لە ڕابردووتریش هەر ڕیال مەدرید بەسەر بەرشەلۆنای براوە بووە. تۆ ئەگەر پێوەری ڕوبەڕووی ڕاستەوخۆی ڕیال مەدرید و بەرشلۆنە دەتەوێت وەرگری و بۆ سەلمانی ئەم قسەی خۆ کاکە ئامانجیان ڕوبەڕووبوونەوەکانی ڕیال مەدرید و بەرشلۆنە وەربگرێت، چەند ڕوبەڕووبوونەوە بینی و ئەفزەڵیەتی بەرشلۆنەیە بەسەر ڕیال مەدریددا، کەواتە ئەم قسەیە منطقیتیە و ئەم قسەیە مەزبوطە و چەند ڕیاڵی بوو بەسەرەوەلایە ئەوەش بەردۆخەکە دەگرێتەوە. بۆیە خولەکە ڕکابەریە. کاگاوکارەڵێ ئەنچیلۆتی ڕۆدیگێر و ئالاباوە کار بووم، بە قەناعەتی من ئەنچیلۆتی ئالابا و دواتر لوکاس ڤاسکێز ئەنجە دوایەوە بەرپرسیارەتی یاریزانەکانی ترۆکاری ئەم شکستیان سەرشان دەکەوێت. کاگامان جەڵێ هۆکارەکەی دۆڕانی ڕیال کارژێڕی هەموو دنیاواری کرد و تۆ پێویست بە سەرمە هجوومت نییە کە چی وتیان ئێمە تاو کەسمان ناوێ، ئێمە دەبێت چاوەڕێ بکەین تا کۆتایی. ئەگەر لە مەرکاتوی زستانە ڕیال مەدرید گرێ بە سێرژبەری سەرڕمنەکە، کەواتە کاگامانجان 100% کۆمنتەکەی تۆ تەواوە. کاک دانیار بەسەر و دوو چاوە مۆکوتم ڕۆژێک تەرخان دەکەم بۆ پریمەر لیگ و بەتای باسی دێربی لەندەنیش دەکەم و ئەو هەڵە کوشندەی جۆرجینۆ تووشی کردن لەوەی کە گۆڵی یەکسامونەوەتان لەسەر تۆمار بکرا و بامان شێوەش تیاگۆ سیلڤاکەوە کار بوو بۆ گۆڵەکەی چێلسی. کاگارام جەبار ئەڵێ ڕیال مەدرید بۆی دەرکەوت بەرامبەر بە فەرێقی گەورەی توانای گۆڵکردنی نییە. کاگارام دەستت خۆش بێ، بەڵام ئەگەر بە زیاری دوێنێ شەویش بە نمونە وەربگری، بە زیاری دوێنێ شەو ڕیال مەدرید زۆرتی مەترسی لەسەر ئەتلێتیکۆ مەدرید دروست کرد و بگرە ڕیال مەدرید دوو گۆڵیشی لە ئەتلێتیکۆ مەدرید تۆمار کرد، هەر گێمی یەکەم ئەنجامەکەی هێنایوانەیە کە دواتر من باسی گۆڵی دوێمی ڕیال مەدریدی شتان بۆ بکەم. ئێتی پێ دوو گۆڵ بکە لە ناواندا میترۆپۆلیتانۆیە، شتێکی گەورەیە بۆ توانای گۆڵکردنی نییە. ڕیال مەدرید شەوی ڕابردوو 90 خولێکی خراپی بەڕێکرد، 90 خولێک کە لە ئەلفەوە تایە بە خراپی دەرکەوتن و بەرپرسیار بوون لە شکستەکە. کاکەژیار ئەڵێت چێلسیەکەم تیپێکی بێسەروبەر 1 میلیارد پاوەڕمان خەرج کردووە، هیچمان دیار نییە پێویستمان بە ڕانەرێکی هێرشبەریە. وڵی کاکەژیار من لە پۆتەری شاوتومە چێلسی کێشەی یاریکردنی نییە، پۆتەری ژیانی وەکو یاریکردن هیچ کێشەیەشانە بۆ بەس من نازانم چێلسیەم هەموو هەلە چییە ئەیفەوتێنێ لەسەر ڕێم تیپە تێناگەم. ئێبڕۆ سری یاری شەوی ڕابردووی ئەستۆن ڤێلاش بەس ئەو یاریش بە نمونە وەربگرەوە بزانە چێلسی چەند هەلی گۆڵکردن دەفەوتێنێ، بەس ڕاحیم ستەرلینگ 3 هەلی گۆڵکردن دەفەوتێنێ. ئێتۆ مالۆ گۆستۆ تەردەکرێ خولەکی 58 کە من نازانم سەرچاوی ئەم کارتە سوورە کاتێ تۆپ قاچە بەر تۆپکەوی دواتر بەر یاریزانکەوێ ناڵێم تەڕ نییە بۆ کارتی سوورە، من ئەمە نازانم. تیاگۆ سیلڤا تۆپ هەڵە ئەکا، ئیشی پۆچتینۆیە دەستکاری تیاگۆ سیلڤا و کاراگەر بکە. بە قەناعەتی من لە چێلسیە تیاگۆ سیلڤا و کاراگەر دەستکاری بکرێن، چێلسی توانێت دۆخێکی ڕێکتر و باشتر نیشاندا.
خوا کۆمنتەکان زۆر بوون و زۆر بە سەریعی تێپەڕن. بەڵێ ترسنۆشیان چیلۆتی وایە پیرێز ناتوانێت جگە لە مباپی سەرڕمێک بکرێت، ناخۆشتین یاری ئەتلەتیکۆ مەدرید دەیکات. كاكا فرمان أبو دينالة سبب الرئيسي وبيريس لديه نقص في الدفاع والهجوم ولم تستوي اللاعبين ليسوا بمستوى الريال. با یاریزانەکان كان هشتاواني ومنوتم من هەڵسەنگاندن بە تەنها یاریەک ناکەم. كاكا أحمد إبرام وتوما دەستت خۆش بێ کاگە ئەحمەد. طبعا با کۆمنتەکەی و خۆ بخوێنمەوە لێبان نەڕوا. کاگە ئەحمەد باسکردنی لە لێڤەرپوڵ و لە چێلسی پریمەر لیگە کە سەرەتای وەرزکە بەرنامەکەمان کرد باسی کلۆپم کرد لەوەی کە ئەمساڵ پێگاتەکەی بە جۆرێ بۆ ڕێکخراوەتەوە لەوەی کە نازناوی پرێمەر لیگ لێڤەرپوڵ پاڵێوراوی سەرەکی منە و لێڤەرپوڵە پاڵێوم بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ و دواتریش وتومە چێلسی پاڵێوراوی دووەممە بە تەکید ئەم قسەیم کردو و یعنی تاوا دووبارەیە کەمانێ بە هۆکاری چی بە هۆکاریەوەی کە چێلسی لە پریمەر لیگ بەشداری هیچ پاڵۆنتیکی ئەوروپی ناکە کە کرێن تیپە زوو بکەوێتە سەر سکە و بتوانێت کێشە بۆ تیپەکانی تر دروستکە چونکە جارە 5 هەفتە 6 هەفتە بە خولەکەی تێپەڕ بوون و بارودۆخەکە بەم جۆرەیە. بەڵام ئەشکری ئەم شتانە خۆ بەو جۆرە نەڕوا کە تۆ دەتەوێت بۆ بەو جۆرەش بڕوا کە تۆ دەتەوێت بارودۆخەکان سەگاندی بۆ کرێ. بەڵام هەموو خولێک پێگاتووە لە 38 هەفتە ئێمە لە هەفتەی 5 و 6 کە تیپەکەیەتە دواوانەیە یەن قسەی لەسەرەکەین و خاڵەکان دیارەکەین. بەڵام لە هەفتەی 38 کە خولەکە تەواو بوو خۆمانون ناکەین خۆمانون ناکەین و بەردەوامە بین یعنی ناڵێن کپوو بێ دەنگە بین لەبەرەوەی ئەم هەڵبژاردنانە غەڵەتە وەکو چۆن لە وەرزەکانی ڕابردوو چەندین حاڵەتی وامان هەبووە. بەڵام کێشەی شیکاری چیە و کێشەی قسەکردن چییە؟ قسەکردنی دەرەوە تۆ توانی هەموو کاتێک بارودۆخەکە ڕوونکەیتەوە، بەڵام شیکاری کە تۆڵ سەنگاندنیەکەی کاری تۆ ئەوەیە کە ئیدامە بە کارەکە و بدەی و لە شوێنێکە هەڵەوت کردان بە هەڵەیە بنی و هەموو بارودۆخەکان ڕێکەیتەوەنەوە کاری هەڵەکە دیاری بکەی. بەڵام بە 6 هەفتە خول کۆتایی نە 38 هەفتەمان هەیە هێشتا چارێکی خولیش نەڕۆشتووە هێشتا ئەتوانین بڵین 110 ڕۆشتووە یاخود نەڕۆشتووە هانی بە جۆرە لە جۆرەکان بۆیە درێژەی دەبێ بەڵێمە قسە بووە و لە سەریشی دەڕۆین. کاکە دلۆڤانەڵێ بەشە بەڕای تۆ بە سێوجمی یاریکە نابێت برایم دیاس و خۆسی لە ڕۆدریگۆ وڵی من ناتوانم ئەو وردەکاریە تەکتیکیە بڵێم ڕیاڵ مەدرید دەبێت بەم شێوازە یاری بکە لەبەرەوەی بڕوان ناگەم توانای ئەوەم هەبێ کە ڕەخنە لە ڕایەنەر بگرم بەو دیوەی کە بڵێم دەبێت بەم شێوازە یاری بکە یا بەڵام و کوتیشم لە پێگاتەی سەرەتایی ڕیاڵ مەدرید من ڕەخنەم هەبوو و پێم وابوو دەکرێ باشتر بێ بەس داوا بکەم بڵێم دەبووە ئاوا یاری بکردا و ڕیاڵ مەدرید باشترە بوو تۆزێ وەڵ سەنگاندە بۆ من قورس دەبێت. هەر سەبارەت بەم یاریە بە سەبارەت بە گۆڵی دووەمی ڕیاڵ مەدرید ئەوەی من پرسیمەوە ئەوەی شیکەرە وەرشیەکان باسییان لێو کرد سەبارەت بە گۆڵی دووەمی ڕیاڵ مەدرید. گۆڵی دووەمی ڕیاڵ مەدرید ڕۆدیگێر هەستانی کردووە بەشداری لە هێرشەکەدا کردووە لەوەی کە تۆپەکە بە ئۆفساید ئەژمار کرد چونکە لەو حاڵەتەیە ڕۆدیگێر ئۆفسایدە. بەڵام بەوتەی ئەوانی دیکە یاخود بەوتەی تارق زیا بۆ چەند کەسێکی چەند شیکەرەوەیکی دیکە یاخود چەند داوەرێک ڕۆدیگێر هیچ بەشداریکی لە تۆپەکەیان نییە و گۆڵی دووەمی ڕیاڵ مەدرید گۆڵێکی یاسایی بووە. بە چ پێوەرێک ئەوان هەڵسەنگاندنیان چییە؟ من ئەم باسەتان بۆ جەرمەڵ سەنگاندنیان چییە؟ ئێوە چەندین کەڕەت یاری تۆپی پێیا بینیوتانە یاخود چەند جارێکم حاڵەتتان بینیوە یاریزان هەیە لە باڵەکانەوە تۆپێک بەرەو پێش دەبە بۆ یاریزانێکی هێرشبەری خۆیان ئەو لەویا وەستا بەڵام لە ناوچەی ئۆفسایدە ئەم یاریزانە تۆپەکە بەلایە تێپەڕ دەبێ و بەرگریکارەکەش دڵنیایە لەوەی کە ئەم لە ئۆفسایدە 100% بەرگریکارە دڵنیایە لەوەی کە لە ئۆفسایدە بۆیە خەمسار دەبێ. بەڵام لامان کادا ئەو کەسەی کە تۆپەکەی هەڵاوە ڕاکردنێک دەکا ئەم لە شوێنی خۆی وەستاوە
ئەو ڕاکردنی خۆی دەکات کە مێسی ئەم حاڵەتەیە چەندین یاریزانی تر ئەم حاڵەتیان هەیە کە مێسی چەند کەرەتەوە تۆ بەلایە تێپەڕیوە وەی چێک لەو گۆڵانەوە بزانام لە ئیشپیلی تۆمارەکە تۆپەکەوا تێپەڕێ لە ناوچی ئۆفسایدە وەستانێکە تۆپەکە دەڕوا یاریزانەکە دێتەوە ئەلبا وەریەگرێ و تۆپەکە دەداتەوە مێسی گۆڵی پێتۆمارەکە و لە چەندین یاریترام حاڵەتەیە یاریزانەکە تێپەڕێ ئەگەرچی بەرگریکارەکەش بۆی ئەم هێرشبەرەوە کەوتۆتە هەڵەوانێ بەڵام ئەو تێپەڕێ مەشتێکی یاسایە تێپەڕێ تۆپەکە وەردەگرێتەوەنێ واقعی یاسای خۆەتی و هەر ئەم یاریزانە دەتوانێت دواتر بێ گۆڵەکە تۆمارکە بۆیە گۆڵی یەکسانبوونەوەی ڕیال مەدرید هەمان خوێندنەوەی هەیە لەگەڵ هەمان گۆڵە چونکە تۆپەکە هیچ تەداخولێکی ڕۆدیگەری تیانە بەڵێ بەلایدا تێپەڕێ بەڵام هیچ بەرکەوتنیی تیانە و هیچ تەرکیزێکی تێک نەداوە بەرگریکار لەگەڵ یایەتی تا ئەنداماوە نەبوو بەرگریکارەکان خەمسار بن لە ئالابا خۆی لە پشتەوە هاتووە خۆی لە پشتەوە هاتووە بۆ تۆپەکە بەم دیوە گۆڵەکەی ڕیال مەدرید وەکو گۆڵێکی یاسایی سیر دەکرێت بەڵام ئەو حاڵەتی کە داوای کارتی سوور دەکرێت چ لە بێلینگام چ لین ئەویان من ناتوانم دیاریکەمەوە داوەرەکان خۆیان ئەو حاڵەتانیان پێ دیاریەکرێ و ئەوە کارێکی قورسە لەسەر من لەوەی کە بڵێم ئەم حاڵەتە کارتی سوورم حاڵەتە بەم جۆرە بەڵام سەبارەت بە گۆڵی دووەمی ڕیال مەدرید بیانووی ئۆفسایدەکە بەپی ئەو پێوەرانەی کەم گۆڵانی دیکە ئەژمار کراون وەکو بۆم باسکردن ئۆفسایدێکی ناتەندروست بۆ ڕیال مەدرید ئەکرا ئەگەر ڕیال مەدرید ئەم گۆڵی بکردایەتەوانەی جێمی دوم ئەنجامەکە زۆر قورسوە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید چونکە خۆتان زانن ڕیال مەدرید لە جێمی یەکەمیشە چانسی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی بۆ ئەنجامەکەشی یەکسان کردەوە بەڵام ئەوە بوو گۆڵەکە کرا بە ئۆفساید وە سەرەتای جێمی دومیش ڕیال مەدرید بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە هاتەوە ناوانێ بەڵام ئەتلێتیکۆ مەدرید لە هەردوو جێمەکەدا دەست پێشخەری کرد لە گۆڵتۆمارکردنا دەست پێشخەرێکی ناوازەی کرد کە ئەم دەست پێشخەری گۆڵانە گوژمی یاریزانەکانی ڕیال مەدریدی هێنایە خوارەوە هێز و توانای یاریزانەکانی ریال مەدرید دیێنایە خوارەوانێ بۆیە ریال مەدرید شکستێکی گەورەی لە دێربیدا تۆمار کرد و شکستێک کە مای لێ پێچینەوەیە شکستێ مای بە خۆداچوونەوە و هەوڵی چارەسەرکردنی کێشەکانە بەڵام وەکو لە بەشی کۆتایش بۆتان دووپات دەکەمەوە ئەم شکستە ناگاتە کۆتایی ڕیال مەدرید و ئەم شکستە ناگاتەوەی ئێمە سەرزەنشتی ڕیال مەدرید کەی مەمجۆرە ئەموو ئەم سەرزەنشتکردانە یاخودەم خاڵە لاوەزانەی باسمان کرد سەبارەتە بەیاری دێربی مەدرید کە ڕیال مەدرید بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک شکستی خوارد ئەگنا لە یاریەکانی ڕابردوو ڕیال مەدرید لە ڕووی لایانی بەرگری لە ڕووی لایانی کەمێک لایانی بەرگریەکەی وەکو پێویستنەوە بەڵام لە ڕووی لایانی ناوەند و لە ڕووی لایانی هێرشبەریەوانەیە کاریگەریشی تاوای دروست کردووە و توانوێتی کۆمەڵی هێرشی زۆر بۆ سەرتی پێ ڕکابەر ئەنجامدا و بتوانێت ژمارەیە گۆڵی زۆر تۆمار بکات بۆیە 6 یاری سەرکەوتن بە یاری شکست هەموو شتێک دانیشین باس بکەین و لە ئێستەوە بردنەوەی پاڵەوان ینی دیاریکردنی پاڵەوانی خول و ئەم شتانە وتنی پاڵێوراو لە یەقینی بردنەوەی بردن ینی شتێکی جیاوازە تێگەیشتنی وشە خۆتان زانین کە دەڵێ پاڵێوراو کۆمەڵێ تیپ دیاری دەکرێت بۆ نمونە من دەڵێم ئەمساڵ فلان و فلان تیپ پاڵێورای بردنەوەی نازناویەوەن فلان و فلان پاڵێورای بردنەوەی نازناوی ئەوەن وەک لەوەی کە بۆ نمونە دەڵێم بایرن مونیخ ئەمساڵ پاڵەوانی ئەڵمانیا یا پاریس سەن ژەرمان پاڵەوانی فەڕەنسا ئەها ئەم دۆخە لەگەڵ ناوی پاڵێوراو شتێکی جیاوازە ڕێز و خۆشەویستیم بۆتان شتیوان بەخوا سبەی باسێکی تێروتەسەر لە پریمەر لیگ لە دێربی لەندەن لە ڕکابەری لیڤەرپوڵ و مانچستەر سیتی دەکەین پاش تێپەڕبوونی 6 هەفتە بەسەر یاریەکانی پرێمەر لیگ داسپێی بە خۆتان نسپێرم خواتان